هەموو سیارەیەک کە بەکاریە لەسەر جادەکان ئەمە مەفروضە سیارەکان ببشکنین هەموو ساڵێک لە وەختێکی معەن بۆ ئەوەی کە تەئکید بین کە سیارەکە سەلامەتە. ئەو برادرە کە فەحسی بۆربرنەکەی دەکا ڕاستە چۆپی پێدەکە ئەگەر هاتوو بۆ شایی مەلعەبی تێدا بوو ئەوە دەرناسی بە هیچ شێوێ. ئۆتۆمبیلەی کە لاشەی کۆپی بوو ئەوە ئۆتۆمبیلەمان ناردە گەراجی حیجز بۆی دوای ڕوانەی گومەی بکرێت. بەرنامەی ترافیک ئەم جارە باس لە هەوڵەکانی کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ دەکات لە لایەن وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانی پۆلیسی هاتوچۆ. لەم بەرنامەیەش باس لە یەکێک لە هەنگاوەکان دەکەین کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە مەرجی تند و تۆڵی ئۆتۆمبیل و سەلامەتی شۆفێر و سەرنشینەکانی. دەمانێت لە ترافیک ئەم جارە باس لە پشکنین و سەلامەتی ئۆتۆمبیل و کاریگەری لەسەر توشبوون بە ڕووداوی هاتوچۆ بکەین. ئیحتیمامەوە یاخود زۆر گرنگی بدەن بە وایرەکان و بە گڵۆپەکان و بە پیسپەم و بە کاتێک کە دووار لە یەکتری کۆنتاکت دەکەن جوان بیر بکەنەوە کە گرگرتنی ئۆتۆمبیلێ دروست دەبێت ئەبێ زۆر بە وریاییەوە ئیش کارەکان بکەن. ئەمەش هۆکارشتری گرگرتنی ئۆتۆمۆبیلە. تەماشاکە ئەو سیارە بەو شێوەیە لە جادە دەڕواتە. ترافیک لەم بەرنامەیە تیشک دەخاتە سەرەوە هەوڵی وەزارەتی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ کە بریتە لە هێنانی ئامێری پێویست و تەکنەلۆژیایەکی پێشکەوتوو لە ڕێگەی کۆمپانیاکانی پشکنین. سەرەتا لەلایەن پۆلیسی هاتوچۆ پشکنین بۆ لاشی ئۆتۆمبیلە دەکرێت بۆ دڵنیابوون لە مۆدێل و ڕاست و دروستی زانیاریەکان و سەلامەتیان. ئەو کارەش لەلایەن کارمەندانی بەشی پشکنینی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکرێت و بۆ دڵنیابوون لە ڕاستی بەڵگەنامەکان و دروستی زانیاریەکان، چونکە زۆر جار دەستکاری ژمارەی لاشە و مۆدێل و ڕەنگیان دەکرێت هەندێک جاریش بۆ دڵنیابوونەوەکە ئەو ئۆتۆمبیلە کە نەدزرابێت. ئەوەش دەستکاریە. ئەوە هەئی خۆی نەلیاندایە بیلادی شەریکە ئەوەی پێوە نییە. بە پێ ڕێنمایەکانی ژمارە 7 ساڵی 2021 کە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە ئۆتۆمبیلانی کە بەکارهاتوون و هاوردە دەکرێن کە کاڵێتیان بۆ کراوە لە خاڵەکانی سنووری گومرکی داخل کراون. ئێمە بە پێ ئەو ڕێنمایە پشینیان بۆ ئەنجام دەدەین. ئەو ئۆتۆمبیلان نابێت بڕاو بن، نابێت لە حملە شاسییان، نابێت تەقیبێ، نابێت دەزی تیابێ، نابێت ژێراکەوتوو بێ، نابێت سوتاو بێ. بە پێ ئەو مادانە ئێمە تەعاملیان لەگەڵا دەکەین بۆ پاراستنی سامان و ژیانی هاوڵاتی خۆیەتی کە پشکنێکی ڕێکوپێک ئەنجام بدرێت. بۆ نمونە و سیارەیە ئێستا پلێتەی دەرگای کۆپیە پەرچە و لێدراوەتەوە، شاسەکەشی ژمارەکەی 0 کراوەتەوە، چاپ کراوەتەوە جارێکی تر. بە جۆری ئەو بە پێ ئەو تعلیماتە ئێمە دەست بەسەر ئۆتۆمبیلەکە دەگیرێ و ڕەوانەی گومرکی هەولێر دەکرێت. ئاواتی با تەکید کە ئینجا ئۆتۆمبیلەکە بکڕیان اتفاقی لەگەڵا بکە کە ئەگەر ئەو ئۆتۆمبیلە ژمارە ڕقم لەکە بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی، یعنی چۆی بەدەستی ساوی ڕوانەی خاڵی گومرکی دەکرێتەوە گەڕێتەوە ئەو سیارە ئەگەر تۆمار نەکرێت. ئەوە کۆپیە لێدراوەتەوە، ئەوەش پەرچە ئێمە پەرچمان نییە بە پەرچ لێ بدرێت، پەرچە لێدراوەتەوە لەگەڵ ژمارەی حەفری لاشەکەی
سفر کرایتەوە جارێکە شاب کرایتەوە بۆ بەرزبوونەوەی مۆدێلەکەی هیچی مطابق نییە لەبەرەوە ئۆتۆمبیلە ڕقم ناکرێت پێویستە ڕوانەی گومرجی لێر بکرێت. ئەوە ئۆتۆمبیلەی کە لاشەی کۆپی بوو پلێتەی کۆپی بوو ئەوە ئۆتۆمبیلەمان ناردە گەراجی حیجز بۆی دوای ڕوانەی گومرگ بکرێت کاگرزارە و سیارە ڕوانەی گەراجی حیجزی بکەن با بڕات بنباوشی. لە جیهانی ئەمڕۆماندا سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان و دڵنیابوون لە هۆیەکانی گواستنەوە بۆتە بەشێک لە پێداویستی هەرە گرنگەکانی ئەو سەردەما کە بە سەردەمی زانست و تەکنەلۆژیا و سۆدوەرگرتن لە ئامێرەنیەکان داهێنراوە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و تێرکردنی خواست و پێداویستیەکانی کۆمەلگا بە تاک و کۆ دادەنرێت. ئەربۆیش لە جیهانی ئەمڕۆماندا وڵاتان هەرچەندە گرنگی بە سیستمی سیاسی و پێگەی کۆمەڵایەتی دەدەن ئەوەندەش گرنگی بە ڕێوشێنی یاسایی و دابینکردنی سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان دەدەن. ئەو ڕێگرۆڤەرانە لەبەرەوەی بزانین ئایا بە زمانیان بێ زەمانە ئەو بێ زەمانانە هەمووی تەزویرن بێ زەمانەکان هەمووی تەزویرن هەمووی هەیە ئۆتۆمبیلی هەیە ڕانزڕۆڤەر 4 مۆدیل تەزویر کرا یعنی بەخۆی 2014 کرایتە 17 تێدەگەی بەڵام ئێستا ئەو جیهازەوە پیشان دەدا دەڵێ ئەوە بە زەمانە لەگە ئەو جیهازەیە لەگە عەقڵەکەیان ڕەبتە پێکەوە ئەوە لەگە ئەو جیهازە لەگە فۆرمەکە ئەوە ئەو هاوڵاتیە مۆبایلەکەتم دێ ئەو هاوڵاتی ڕسمەکی دەگری لە دایرەی مرور لەگە خۆیان دەیبات و دایرەی بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ مرۆڤایەتی لە بەردەم هەڕەشەیەکی گەورەدایە کە ساڵانە بە ملیۆنەها کەس دەبنە قوربانی. دەربارەی ئۆتۆمبیلانەی جاکۆر لەندرۆڤەر و ڕانجرۆڤەر جیازمانەیە لە جیاز دەدەین بۆ تاکیدکردنی مۆدێلەکەی یانی مۆدێلەکەی مەزبوطە. ئەوە سەرەوەیەکەی 2017 مطابقە. هەرێمی کوردستانی شێکێکە لەو کۆمەڵگە تازە پێشکەوتوانەی کە دەیەوێت بێبەش نەبێت لە دابینکردنیەوە خزمەتگوزاری و پێشکەوتنەی سیستەمی هاتوچۆ بۆ پاراستنی هاوڵاتیان کۆمەڵگەیەکی سەلامەتی لە ڕووی هاتوچۆدا. ئامرازەکانی گواستنەوە ڕۆڵێکی باڵیان هەبووە لە نزیکردنەوەی ماوە و کەمکردنەوەی کات و ماندووبوون و ئاسانکاری پەیوەندیکردن و گواستنەوە و گەیاندن. ئەگەرچی ئەو لایەنە باشانەی هەیە بەڵام لە لایەکی تر گرفت و خراپی زۆری لێ دروست بووە. ئەندازە سیروان باس لەو پشکنینانە دەکات و تیشک دەخاتە سەر گرنگیە و تەکنەلۆژیایە و ترسی خەڵک لە ئاگەری هاتنیان لە کاتێکە و کارە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و شۆفێرانە. پشکنینی سەلامەتی سیارە گرنگیەکەی زۆر گەورەیە چونکە لە ڕێگای ئەم پشکنینە ئێمە سەلامەتی هاوڵاتی ئەپارێزین. ئەم پشکنینەش لە کوردستان احتیمال هەیە زۆر خەڵق اعتیباری کا بە شتێکی تازە ئێمە لە 2009 دەستمان پێکرد بەڵام لە عالەمە لە 1960ەوە دەستی پێکردووە. هەموو سیارەیەک کە بەکاریە لەسەر جادەکان یان جادە بەکارێنێ لە حقیقەتە احتیاجی بە پشکنینە کە تا حکوومەت تەکید بێ کە ئەم سیارەیە کە لێ ئەخورێن لەسەر جادەکان بە سەلامەتی و بەبێ ئەوەی کە هیچ مشکلەیەک یان حادسەیەک بکە. هەدەفەکە ئەوەیە کە سەلامەتی خەڵقە. زۆر خەڵق ئەهەمیەت نایە بە مۆزوعەوە محاولەکە پشکنینەکە نەکا ساڵانە تەخیر بێ نازانێت کە دوای ئەوە احتیمالی هەیە تووشی حادسەیەک ببێ بە سەبەبێکی زۆر بەسیط. میسالێک بێنین مەسەلەن لایتی سیارە ئەگەر یەکێک لە لایتەکان بسووتێ و ئیش نەکا لایتێک ئیشکا و لایتێک ئیش نەکا ئەمە لە ڕێگای دەرەوە احتیمالی
هەیە زۆر ئەو سیارەیە معڕەزی حادیسەیەکی زۆر گەورە بێ مع العلم تصليحي ئەو لایتە احتیمالی هەمووی 2,000 دینار زیاتر نەبێ مفروضە مەفارزی مرور کە سیارەکانە بینن وخصوصا ئەو مشاکلە بەسیطانەی کە دیارن کە میسال مەسەلەن گڵۆبێکی سوتاو تایەیەکی سواو سیارەیەک کە دووکەڵ دەرەکە ئەمانە ئێمەش ئەی بینین مەفروضە پۆلیسش لە جادە بیبینێ کە بینی مەفروضە یەکسەر اعتیباری ئەو سیارەیە بکە کە مخالفە و بینێرێ بۆ پشکنین و سیارەکەی چاککە جاریتر. تەکسی واتە دایمەن لە ناو شار دەسوڕێتەوە یاخود لە دەرەوەی شاریش زیاتر بۆ گواستنەوەی هاوڵاتیانە بەڵام ئەگەر سیرکەین لە کات پشکنێنە بەڕێزەکان ئەمایان بۆ دەرکەوت کە تایەکانی لە دوی ژوورەوە زۆر خراپە زۆر وێرانە. ئێمە لە حقیقت دوو نەوع پشکنینمان هەیە پشکنینی سەلامەتی با بڵێن میکانیکیە ئەوەی کە عیلاقەی هەیە بە مەنزوماتی سیارەکە و پشکنینێکی ترشمان هەیە کە عیلاقەی بە ژینگە هەیە ئەوە زۆر گرنگە و لە بە سوورەیەکی عام لە ئەوروپا زۆر ئەهەمیەتی پێدەن بەقەدەر سەلامەتی سیارەکەش. ئەنجا پشکنینی ژینگە چییە؟ پشکنینی ژینگە عیلاقەی هەیە بەو دووکەڵەی کە دەرەچێت لە سیارەکە ئەو دووکەڵەی کە دەرەچێت لە سیارە هەمووی بە نسبێکی معەن بە نسبەتێکی معەن قبولە زیاتر لە ئەوە قبول نییە. ئەو سیارانەی کە دووکەڵێکی ڕەش و شین دەرەکەن ئەوانە مەفروض نییە ناجح بن لە پشکنینە بۆ ئەمەیە مەفروضە ئەو سیارانە چاک بکرێن ئینجا بەکاربێن لەسەر جادەکان. هەموو خەلەلێک لە چی مەنزومەیەک لە مەنزوماتی سیارە احتیمالی حەزمە کرد ئیضافەی بکەم لە حقیقەتە ئێمە احتیاجمان بە ئیعادەیەکی نەزەر هەیە لە مواصفاتی استیرادی سیارات ئەمە زۆر مهمە. ئێستا بەحسێکە ئەی خوێنم لەو مەوزوعە بەحسەکە عیلاقەی بە پشکنینی لۆریەکانە پشکنینی لۆریەکان کە تەماشامان کرد ئێستا حەوادثی لۆری زۆرە و حەوادثی لۆری عادەتەن بە قووەتش ئەبێ و زەحایای زۆری تیاابێ. لەم دیراسەیە کە ئێستا ئێمەش محاولەیەکەین حازریکەین و بینێرین بۆ جیهاتی معنی لەو مۆزوعە کە میسال مەسەلەن مواصفاتی سیارەکان ئەوانەی داخڵە بن بۆ هەرێم نوقسانی تایە لە شاحینات ترێلەکان مەفروضە هەموو محوەرێک برێکی تیاابێ بەداخەوە ئەو ترێناڵەی کە لە هەرێم دروستەکرێ یان لە تورکیا دروستەکرێن بەجاتی ئەوەی 3 محوەر برێکی تیاابێ تەماشاکەین 1 محوەر برێکی تایە باقی محوەرەکان بێ برێکە. ئەمە تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر سیارەکە و لەسەر حەوادیسەکان. بۆمە مەفروضە حکوومەت احتیمامێکی گەورە بدا بە مواصفات بۆ مواصفاتانەی کە ئەو سیارانە داخڵە بن بۆ کوردستان. تارەقزیات کە ماوەی چەند ساڵە وەک تەکنیکارێک لەم بنکانە پشکنین کار دەکات و ئەو پشکنینانە دەخاتە ڕۆ لەگەڵ گرنگی و مەترسی لە ئەگەری سەلامەتی یان نەبوونی تونند و تۆڵی. ئێمە 81 پشکنینیان بۆ دەکەین. دوو جۆرە برگەمان هەیە برگەی سوورمان هەیە برگەی سپیمان هەیە. برگەی سوور ئەو برگانەیە کە ئیجباریە دەبێت شوفێر چاچی بکات لەوانە کە لە نیمرەیەک لە تونند و تۆڵیەکان پشتێنی سەلامەتی حیزام ئەمان بە خۆمان دەزانین ئەگەر هاتوو ئەو شوفێرە بەڕێزا حیزام ئەمانی نەوەستابی احتیمالی هەیە هەر شوکێک تووشی ئۆتۆمبیلی بی
لەوانەیە سنگی بەستێرین دەکەوی یاخود خۆی لە جامەوە دێتە درا ئەوە یەک لە خەتەریاتەکانە ئەگەر هاتۆ ئەوە تاوان نەبێت لای ئێمە دەرناچێت. خەلەری دیمانەیە لە ئیستاپ و هەند برێک لە ئیستاپ و هەند برێک زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان لە ئیستاپیان ئەسڵەن تەرک کراوە دەبینی لێچوونی ڕوونی هەیە لە تەکەرەکان هەڵدەستین چی لێ دەکەن ئەو تەکەری تەرک دەکەن باشە ئەتۆ ئەو حالەتەی ئەگەر تەکەرێک یان دوو تەکەر تەرکت کرد لە کاتی برێککردن سوڕوو دەدا جاریش وەیە هەند برێک ئەسڵەن پێوە نییە چ سیمبی چ کارەبایی بیتن هیچ کار ناکاتن ئەوەش زۆر خەتەریاتەیە لە کاتی پێویست بەکاری بینی هەمانە تایە زۆربەی زۆری تایەکانی ئۆتۆمبیل لە دیوی ژۆرەوە ستۆک بووە تەقیوە ئەو براشفێرەکە سەردانمان دەکاتن ئەوە نازانیتن ئایا ئەوە تەقیوە یان نا زۆر جاران لە کاتی هینانە خوار لە شاحنە و شتیوە ژێرەوەی کە ئەو ڕافعەیە بەرزکەرەوە کە دەیدەدەن بەتانەکەیان هەموو دەبڕێ ئەوانە پێیان چا دەکەینەوە بەڵام هەندێک شتی ترمان هەیە ئەمە ئەو شتانەی کە زۆر جار براش فێر ئەگەر هاتو دەبینی مناقەشە و گفتوگۆمان لەگەرەکان پێمان دەڵێن باشە بۆ لەسەر حریق یان ئاگرکوژێنەوەی ساقیتمان دەکەن سەیری حریقەکەیەکەین یان لە بە قەرز لە یەکدری وەردەگرن ئەوە دیارە ئێمە دەیزانین یانیش کە لە پێش ساومانەوە ڕوودەدا جاریش وەیە گێتی سفرە یان پاودەرەکەی ئەکسپایر بووە یان ئەسڵەن نییە غەڵەتە چیتر هەیە لەو براشفرانای حریق جێدانراوە دەبی نێزیکترین خاڵ بیت لە کاتێک کە شتێک حالەتێک ڕوودەدا ئەو برادرە چی کردووە لە سندوقەوە بە جوان بە بەنێک دەیبەستی ئەگەر ئاگرەک ڕوودا هەتا سندوقی دەکاتەوە و بەنەکەی کار لە کار دەترازێ زاروەیە دەبینی هەندێک شفێر هەیە خاستەن لە ئۆتۆمبیلە گەورەکان دەبینین فێر لە علاسەس لە PVI دەکەن ئەمە دەزانین ئەوانەمان چاودێری کردووە بەڵام فێر لە خۆیان دەکەن سیمی قاپانی دادنێن یاشتی دی بربەستی دادنێن پێش زۆرزەکەی تاوەکو بزانین ئەو ئۆتۆمبیلە دووقەڵی هەیە یاخود لێرە لەو حالەتەی هەندێک پشکنین هەیە دەبی خودی شوفێر خەمخۆری ئۆتۆمبیلەکەی خۆی بی باشە تۆ بزانی ئێستان بۆ نمونە بەیانیان کە ئەو شفێرە بە ڕێزا هەڵدەستی یەکەم شت لە دەور پشتی سیارەکەی سوڕێک بخوا ئایا کامە تایە هەوای هەتە خوارێ یان پەنسەرە یان تەقیوە یان دەرەزە چێە پێساوە دەبیندرێ یان دەبینی یەک لە تەکەرەکان ڕوونی داوە ئەوە سوور دەزانی ئەوە ئیستاپی نامینێتن یان دەبینی بۆنیتی هەڵداتەوە ڕێژەی مەنیمام و مەگزیمامی ڕوونی ستۆپەکەی لە ناو ئەمباری سەرچەکەی کەم بوویتەوە دەبی لە هۆیەکە پرستەوە باشە لێچوونی بنزین هەبی بۆنی بنزینی بۆ بێ یەڵا چ نییە هەربوونی بنزینە دەبی تۆ لێ بپێچەوە ئەگە خۆ هەموو ڕۆژە تۆ نایە PVI خۆ هەموو ڕۆژە ناچی بۆ سەرڤیسەکان دەبی خۆت ڕۆشنبیری میکانیکی تەبی میکانیکی تابی تۆ چاودێری ئۆتۆمبیلەکەت بکە ڕۆژانە هەفتانە ماگانە ئەگەر هاتوو زۆربەی زۆری براش فێرەکان خودی خۆی خۆش دەوێ یاخود هەر ڕووداوەک ڕوو بدە ڕوودەدا بۆ خودی شوفێرەکەی زەرەلی نییە بۆ دەوروبەرەکەشی زەرەلی هەیە و دوایە زەرەلی هەرا گەورەتر خوا نەخواستە ئەگەر هاتوو کابرایەک بفەوتێ خوا نەخواستە دیسان دەڵێمەوە پاشماوەی ڕووداوەکەی دەبینی عائیلەی لە ملا چەندەها کەس لە دووی خۆی بەجێ دەیەلێتن ئەوە زەرەلە لە بۆ کۆمەلگا ئەو ئۆتۆمبیلە هاتبوو ئەو شفێرە بەڕێزە بوو هەندێک کەم و کوڕی تێدا بوو یەک لەوانە کە فرچەی جامەکان بوو فرچەی جامەکان کەم و کوڕ تێدا بوو بە جوانی نەی دەستڕی ئەمە چما لێ کردووە ئاوەکەشی ئێمزەخەی واتەرپەمەکەی تاوا نەبووی دەبەی ئاوێ پێمان چا کردەوە بە خۆت دەزانی ئێستا ئەگەر هاتو ئەمە لە وەرزی زستان داینا بەخۆی زۆر گرینگە لە بۆ زستان و هاوین خاستەن لە بۆ زستانێ ئەو ماسیحانە یان ئەو فرچانە زۆر مهمە دەبی قۆڵەکانی تاوا بێ لاسیکەکانی تاوا بێ فڕێدانی ئاوی تاوا بێ تاوەکو بە جوانی بەڕوونی ئەو جامەمان لۆ خاوێن بکە خەلەری دیمان هەبوو لەوانە خواڕۆیشتنی ئۆتۆمبیل خواڕۆیشتنی ئۆتۆمبیل چییە؟ ئەمە زۆر جار دەبی دوو شت هەیە لێرە دەبی سایق جودای کاتەوە گێچ و بڵانز گێت جودایە بڵانز جودایە بڵانز بۆ تایەکان دەبی گێت بۆ گۆشەی تایەکانە کە لە ڕۆتەوە عیار دەدرێ لێرە لەو حالەتەیدا ئەگەر هاتو ئەو براشفێرا چاچی نەکردبایە لەو حالەتە یەکەم جار تایەکەی دەخوارد دووەمیان خەلەلی دی داهات ئیستاپ کە لە کاتی ئیستاپکردن بە جوانی ئاردی نەدەگرت و زۆر جاران
لە کاتی ڕۆیشتندا تایەکان گڕەگڕی دەکاتن شوفێر لێ دەشەوێت لە وابی بۆربەرینە یان خەلەلی دیە یان خودی تایەکەیە ئەوە یەکسەر ئەمە دەینێرنە چەندەرێ ناوچەی پیشەسازی دەبی ئەو خەلەلەی چاکاتەوە لە بۆ دیسان دەگەڕێتەوە بۆ دڵنیایی خۆمان کە ئەوە چاکرایتەوە و بۆ دڵنیای ئەو برا شفێرە تاوەکو بزانین ئۆتۆمبیلە بە چاچی دروست کرایە. ئەمە چمان هەیە ئەو هەنگاوە ئەوە هەنگاوی پشکنینی تایەکانی دواوەمان لە بۆ دەکە ئەو پشکنێنە بەڕێزە ئەو تایەکە سووران تەماشا دەبی تەماشای تایەکان بکە ئایا دەرەزی تێدایە یان نا یاخود گەپی کردووە یان نا ئەگەر هاتوو دەرەزی تێدا بوو یان گەپی کردبوو چ دیوی ژۆرێبی چ دیوی دەرێبی یان دەبی ستۆک ببی ئەوە لێرە دەرناچێ ئەو پشکنێنە بەڕێزە دێ باسی چ دەکاتن فەحسی بۆربەرینەکەی دەکاتن فەحسی بۆربەرینەکەی دەکاتن ئەو برادەرە کە فەحسی بۆربەرینەکەی دەکا ڕاست چۆپی پێ دەکا ئەگەر هاتوو بۆشایی مەنعەوی تێدا بوو ئەوە دەرناچی بە هیچ شێوەیەک زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان کە هاتوونە ئەو مشکلەیان هەیە ئەو مشکلەیان هەیە دەبینی لە تاسە چی لێدایە یاخود ئەزەتی داتێ یان خەلەلە کەتیتە ناوی ئەو کابرایی نازانی ئەگەر هاتوو PVI نەبیتن ئەو جۆرە شکستانەی دیار نەکاتن ئەوە زەرەری هەیە لۆ خودی شوفێر و ئۆتۆمبیلی دەوروبەرکەشی. ئەو برادەرە کە ئەو بەڕێزە پشکنینی لوقمەی سوکان و ڕۆت و ڤۆڵتمان لۆ دەکا بۆربەرینیش بەدەستی ئێستا چرەکە هەنگاوی دووەم بە تالیبەر ئینجا بە تالیبەر دەبی پشکنینی لۆ بکرێ ئەوە بەدەست بوو بە تالیبەرش دەبی بزانین ئایا ئەوە بۆشایی تێدایە یان نا تەواوە تا ئێستا ئەو ئۆتۆمبیلە هیچ کێشەی نییە چلای ڕاستی چلای چەپی ئەوە تەواوە هیچ کێشەی نییە ئەگەر هاتوو ئەوە ڤۆڵتی تاوانەبی ڕۆتی تاوانەبی بوشتەبلەکانی تاوانەبی لوقمەی ستێرین یان لوقمەی سوکانی پێ دەڵێن ئەوە تەواو نەبیتن یان خورانی تێدابی ئەمە یەکسەر هەژوار ناکرێ بە دەرچوو دەبی چاچی کاتەوە کە چاش کراوە دەچیتە بەشەکی دی دووبارە دێتەوە پشکنینی بۆ دەکەین زۆر جاران ئۆتۆمبیل هاتووە لە ناوچە پیشەسازیەکان هەموو بڕغ و سەموڵەکانی بە تەواوی نەبەستراوە ئەمە سەلەن و پێ چارەکەینەوە لەبەر ئەوەیە چییە کەم تەرخەمیە چ کەم تەرخەمی لە شوێرەکەی دەردێ سایقەیە زۆر جاران تێ هەڵچوونی هەیە ئێوە غەدر لە خەڵک دەکەن ئێوە بەلاشەوە دەکەن تەنها لە بۆ مەسلحەتی خۆتانە کە چووە ناوچە پیشەسازی دێتەوە شتە کۆنەکەی لە دەست دەینی یان دەبینی دەڵێت تەماشاکن وەڵڵاهی ئەشهەدو بالله سنگۆ تەوا بوو ئەمە سپاسان دەکەم گەردەرمان ئازاکەن ئەوی بەخۆ دەزانێت ئەو قسانەی کە لە بازار دەکرێتن ئەمە بە هیچ شێوەیەک ئەوە دەرچوون لای خۆمان نییە ئللا دەبی چاچ کاتەوە. ئەو شفێرە بەڕێزە هاتووە تایی دواوە لە دوی ژۆری گەپی کردووە گەپی کردووە مانای چییە ئەوە خەلەلی کەتی تێ مانای وەیە ئەو برادرە ئەگەر هاتوو PVI نەبایە نەیزانی بایە ئەو تایە گەپی کردووە احتیماری هەیە لە تاسەکیان لە ڕێگایەکی چ خارجی چ داخلیبی ئەوە دەبووە هۆی تەقینی چی ئەو تایە ئەو برادرە لەوانەیە نەیزانیبی ئەمە پێچا دەکەینەوە دووبارەکە دێن سەیری دەکەین. هاوڕاتی عزیز براش فێر کە ئێوە سەردانی ئێمە دەکەن ئامانجیما تەنها سەلامەتی ئێوەیە فەرمووە ئەو کابرای نازدارە لەگەڵ ئەو کوڕە نازدارە سوارە ئەو ئۆتۆمبیلەی دەبن ئەگەر هاتو تووشی حادیسە و یان شتێک ڕوو بدا خوا نەخواستە ئەو هۆیە یەک لە هۆیەکانی چییە کارەساتی دڵتەزێن هیوادارن ئەو کەسانی کە سەردانمان دەکەن دڵنیا بن تەنها ئامانجمان سەلامەتی ئێوەیە.
لە کۆتایی بەرنامەی ترافیک دوای بەدەداچوون بۆ گرنگی پشکنینی ئۆتۆمبیل و کێشە و گرفتەکان ئەوە خراوەتە ڕوو ئامانج لەو بەدەداچوونە بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە ڕووی هاتوچۆ و نهێشتنی ئەو جەنگەی سەر شەقامە کە بەردەوام هەڕەشە لەسەر گیان و سەلامەتی شۆفێر و پیادەڕەوە بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست و سەلامەتی هاتوچۆ بەدەست بهێنین پێویستە پابەند بین بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بۆ ئەوی نەبین بە قوربانی هۆکارەکانی گواستنەوە و هەوڵ دەین سود لەلایەنە باشەکەی وەربگرین و بە دوور بین لە خراپ بەکارهێنانیە.